والله بابا كوري من جوان مستيا سبحان الله عندنا برخيتي رشيدة عشان من نازانم أمن محمد كلي سم هيا يانو تيلم هيا كريمن ما والله غيب بيتو أو زوا باشا أمن راس دكانك يباركو نيوي ما عملك بقول مو بزعموا هردستي باشا لا هالمسطر ناس تقير الشرط بيها تأتوا بخبر دي عمل قليك ويسد لونيرم أو دوش بخبر هاتي بخون نظام عايش تلتزمك تقدر حتى توقات بيبقى مش جميل كنا خيري زوانا ملك تراستا حبيبي سارة كنا بحظة كل لك نسيت سارة بداتك بابا توي رشاي بابي أو عملني وي مع ملكان قصتوا أو أتكرم شو أو دانت كرديا لشو بتشي بوي لأنه بتقاراني بوي أو سبب خبر اختاتو الله بابا دخلهم لك أخو كرم هوانا وش دير اسمني إشماني يبنو نانوي خلي شو موبايلي لو الناس أنا مع عملي قلب مقرد الدنيا بابا وكل سنة مشتري دانا ليه كل لو قصة قلتم دانا كل ولا رشيت اليوم دانا قلتم بزمان بخبر ديتن كل برو بينو برو بينو خذر ورا كل سنة بيني ورا أدو بخون ناس تتكلم فيها يا باش كامل كل موتشوا ولا بيشش كي أدي داني ولا لا يا ما برشاده بيري بيشينا كوز بيما هيك كل كل أدي ماشي نملا أوروبا لونا هنا أدي بيزور عم بينا دا أدي لو هاي بدس نشيل تيازا برغش لو بتفريه ورجع فارا بكر بتساهم لك كل أخوان مولد كمان دخل أنقو أقطع شبيتو نقبل كده شو أنقو أقطع المية أقطع شبيتو أنا شو أسمع أنا بيتو يا هوار يا هوار أري أي هوار قمت شي سكان الرهيمنا جاية سعدية لا ألو ما بسعدي كلهم سبوا كوشتا كدبرت نا والله نمبرت أو بلا نرتو شنبو لو لجيتو شدبو لا بازارتو شنبو كل كلهم وتصاور الذكر ومال فقيرة برو كوشتا كي بابا هنادي بريكا ناطر ما بسعدي ناطرم تعزو ساري بملقري سعدي أو أمن بساردي بمادام دبات مال فقيرة كي بأخيري من شتي دابي توزيت اللو دخوت لو ناسي وماري نانا هيز أزيدني بخوم ديبم باش كيف خوتها دي باش خوال لقل أتكو برو راسو راستو السلام عليكم السلام هو تكيل دي ما صار واسمع كلها تخمصها قبل بابا المشكلة معنا ولا بشوف قالت على دكاني بابا باشا استباب تندي خمن مشكلة وش قدها ونبي أو السعدي أنا والله من ينهم جل كان ينبو بشوم وين وتوب كم الأخوة بزياد به من بيجيشتم وين دايق يان كان أمش تعزو شبوتو أمش بوكاكم أتوبكا هاي جان باشا بقرباني كاكا من بس نية من هم دايق يان بس نية تولي زاني بخو من هالناس عم جري جبتو تو بس بيمبلتشي أزاني بس بيمبلي ناتوانم دايق يان برمنا يكش النازاني تو سعدي يان قوما شي قوما وسعدي أولا تشندرينا لا مالو من سعدي تشيبوا ولا هل إستراكا بوكيو هالبين ولا قوما شي قوما ودتيمجينا هنار دي تمارينغو بوسي يا بو إيرا أنقولنا تانغو قوش ماندويتن إيه بابا مانويت ملك هناري لبازاري دبيني يكسد هناري بقري دكي ودري مانو فقيرا بيبشاندا أي تشبكي سعدي يام تشي بوكيو ميستا شا ودتسن برون سعدي ألتونا كان برم رالتوني
چه حالی چه خۆ منانم دەزاتیا من دەرێم مەلیک و هەناراتن زوو بڕۆن باشە باش سعدیان ئێستا ماڵەکە جێڵین دایکە خێراکە چی بکەم ڕاستە ئەو پێکە دایکە موبایلەکەی تۆیە کۆچاکە دەکەم بۆ کێوا بڵێ خێرا بڕۆ دایکە کوڕم ئێستا کو بڕۆم بلا هەنار ڕاست و ڕاست بڕۆ هەر ڕاستە ڕاست بڕۆم ڕاستە و ڕاست بڕۆ بلا هەنار جان ئەوە پێمانتیکە بۆ پرسیارێکم هەبوو جان بێڵێ ئەم پێمانتیکە بوو چ پێیانتیکە بوو کو مام سعدی هێشتێت و بڵێ خێر بۆ مارە فەقیرێ بکەی لۆ ماڵە فەقیرە چنە ئەخە پێمانتیکە بوو نازم کو هێشتی لۆ نهێڵی یعنی ماڵە فەقیرە چنە کە نهێڵێ ئەمنیش بێم خێریان پێ بکەم ئەخە مام سعدی نازم کو پێمانتیکە بوو ئەو هێشتی کوڕم لۆ زمانت تێگاڵایە لۆ زمان تێگاڵایە یعنی لە چ دەترسێ کە زمانەوە تێگاڵایە لە هیچ مەترسێ لە دڵچی خۆتی مەشارەوە هەموو شتێکم ڕاست و ڕاوم پێ بڵێ ئەو ماڵە چی تێدایە کە کاک سعدی نایڵێ ئەمن بچم چ بکەن ئێستاکە ئەرە سعدی مارد خرانە بێ ئەوەیە دەوێت لە حەفت برای بەلێ و بەیەکی بێلی و سوڕنانێتە ئەو جێ لە چێت کرد شاگرد لەبەر هەناری کورە پاراوە ئەوە بابی چیتە خارج ئەوە بێکەسە کورە چ بکەم تازە توش واز لە قوسانە بینە ئێستا باشمانی لیمۆی کورە کوو دەبێ ئێستاکەنی هەنار لەوێ مابینی مشکلەکە گەورەتر دەبیتن عیلاجە چیکە دایان هێواز بڕۆ لەبەر مناڵەکەم تخوا باشە چێتی کردم باشە چی بۆ ماڵی مامە ئاکۆ ئەڵێن بۆ میوانی هاتوین کور مامە ئاکۆی چی بەجلی ناوماڵ و بەبێ جانتا خوا ڕاستەکەی ئاخ ئەو مەلیکە گێژە بڵێ بۆ فیتنەیەکەی بۆ هەنار نازانم بەخۆی بەس ئەوەندە دەزانم دەبی ئەم ئەو خێرێن لوپەم باشە دەڵێم چەند کەسن لەو ماڵە بەخۆی نازانم یعنی تو دەچی دایان بینی چێ دەرکە لێ دەکاتەوە بەخۆی نازانم ئەها تەمەشاکە ئەو ژنەی ڕێک و پێک لە دەینم ژنەجی جوان لە دەینم دێ ئەو ماڵە چی لێە ماڵە ئەمارە چی لێ بوو ئەمارە دێ کوڕم چی لێ دێ یەک دەخا ببیری کو ماتۆ بڕۆم دەردا سوڕاست بڕۆ ببیری ماتۆ ئەوە دوو ژنن دوو ژنی جوانن ژنەکان گەنجن یا پیرن ژنەکان گەنجن گەنجن بەناو گەنجن ئەو دوو ژنە جوانەی لێ لێ سعدی خێریان پێ دەکا ئێستا کوڕم ئەمن پاش و تڕابلایتە کو بڕۆم کو بڵێ لەو فەرعی بسوڕیەوە ئێگە و فەرا بلوم لێ تڕابلای دراگرت چ بکەم چی هەرو ڕێکە لە هەلەیە ئێستا کو بڕۆم کو کاک مات ئاهەنەڕێ ئەوها بڕۆ خوات و ئێستا کو بڕۆم بەو لای دابڕم یا بەو لای دابڕۆم ئەوە جوان بیر بکەوە ببیری ماتۆ ئەتو ڕاست و ڕاست بڕۆ ڕاستە ئاخیری ڕاست و ڕاست بڕۆ وای خوایە تەحەمولم دێ لەگە و مەلیکەی خوایە چی بکەین دایەگیان چی بکەین نازانم چی بکەین نازانم ئاخ دایکە ئەم گۆشتەی تۆ بوو قوڕی کرد بەسەری ئێمەیە سوزانم تۆ تەلەفۆنێ بکە بۆ سعدی خێرا دەی باشە باش سعدی فەندی ئەتو بە من نارێ کورە ئامن ئەتو لۆ تەمەشای من ناکە تەمەشای من کورە بە قورئان ئەم ژن من نمایە هەفت فکرش لێ ناکەمەوە کورە بیست ژنی بە قوربانی سێنێ کولی سێش دەکەم ئەتو سەر نەدێژا پەڕە کولۆتی ئارەن ها ولا بابا تو لە بەڕەزیلی ژنی ناینی خۆ لە بە مشکلت نییە والله گە ڕەزیل نەبی ئەتو هەند چاوت لەوێ نییە ژنی بینیەوە بەس ڕەزیلی ڕەوەستە لیمۆیە لیمۆ بوو قەدەمت شکایە لە لیمۆی بڵێ لیمۆ لەکوێ سعدیگیان لەکوێ مە لیمۆ بەخۆشم نازانم لەکوێ بە وا لە ناو سارێ من لەگە قارەبانی بەخۆشم نازانم چێوە دەچم سعدیگیان ئێمە هاتووینەتە دەرەوە بەس نازانیم چین بۆ کوێ بە خۆتان پیاسەی بکەن کاکە ئێستا هەولێر گۆڕایە هەندێک جێهی لە هەولێری نەتان دیتیە لۆ خۆتانی ئەو جیانەی لە هەولێری نەتان دیتە بڕۆ نەوێن دەرێ وەنی قارەمان دنیا بەسە مۆڵی واخرا دەبی سعدی پیاسەی چی باسی چیەکەیت من بەم حاڵا بۆ کوێ بڕۆماوە بۆ چنی دێم ماڵەوە هاتووینەتە دەرەوە
دەزانی چ بکەن ئەوە بکەن وڵی نازان بڵێم چ سعدییان بەم چلانەوەی بە چۆم سوڕێنەوانە دێک مڵە بەنزینیشم پێ نییە وەرە چ قەیدیە بابە تراکسودی بن خۆ عالم تەماشاتان ناکە حەز دەکەی شۆرتان لە پێ بیتن چێ لە ناو سیاریان گۆ دەبینیتن دوایژنیە لوکەشنم لە بنێرە لوکەشنم لە بنێرە بڵێ مە بڕێگاوی لۆکیشتی چی بۆ بنێرە سعدییان ئەمە بەڕێگاوی لۆکیشنی چی بۆ بنێرم گورە لوکەشنی لایفی دەدەم لوکەشنی لایف ئەتو تێ ناگەی تو تێ ناگەی باشە باش ئێستا بۆ تەنێرم باش بخوافی گورە مەردم کاکە ئەتو تێ بگە بە ئەم تێنەکە ئەو شانسە چی بوو؟ موبایلم کوژایە بە دایکە موبایلەکەی خۆتم بەرێ بۆستە تۆ ئەگەڵ لە پێشەوە بێرەشە لەوەی تۆ بۆی نێرم دەیڵە دەی ببینێرە خێرە لایفمان لە بۆ دەنێریتە نییە لە جێکی نی ئاگامان لێیان دەبی کاکە سراویان چووە بانەسنەوە مالی نییە زیاتر مشکلەکە گەورەکەن کوڕم کوبڕۆم دەری بسڕێ لێرە کوڕمەوە خەستەخایەن جمهوریە نانەوە عفوان ڕاست و ڕاست بڕۆ ئەی هاوار مەلیگە تۆ من شێت دەکەی بەس نازانم کەنجینەیە ئەمە شێت دەبم لە دەستۆم پرچی خۆم دەردەینم نانە پلانەر پرت دەرمەینە لە بە من باش دایکەوە لایڤ لۆکەشنم کردو تۆ سعدی لە دوامانەوەیە باشە باشە باشتر ئەم حاڵەت چی بووە میمۆ؟ دایکە سیر بەخوا چێشتم لەسەر ئاگرا لەوەژانەتەوە کوڕم کوبڕۆین لە فعل بسڕێ کوڕمە هەچرێ جێ خۆمان ئێستا کوبڕۆم لەو سایدێ بڕۆ بڕۆم ئەو سایدەی ئەو سایدە والله وەبزانم دامە چش دەکەین لە ساسەری تو نەبوو خوای دایکە بیرم چووە من خەریکی وتو بووم تۆ چی؟ ئێدە بڵێم چی بیرم لایەوە نەبوو ئەگەڕێمەوە بۆ کێ گەڕێیتەوە وەڵا ڕۆمەوە بەخوا نابێ بگەڕێیتەوە دایکە شێت تۆ کەشم بی باشە یا ئەو شو قەوشتامی بسووتێ دایکە گیان نابێ هەنار لەوێ ئێستا لا چۆ چاوی هەنار دەرەوە اینجا تۆش ئەو ڕوو بە ساخی بچینەوە باشە واجان ئەوە بەستاقی بچینەوە ئینشاءالله ئینشاءالله وڵات تۆ هەناو نیشانم بدەی ئەو فرع ئەو فرع ئەو فرع ئێرە بسوڕێمەوە ئەو فرع بسڕێەوە دایکە گیان نەگەڕێیتەوە لا چۆڵێم دایکە بەخوا ناگەڕێیتەوە من زۆرە ترسم شتێ ڕوایە ئێستا ئەو شو قەوشتا بسووتێ و خەڵک بسووتی ئەمە چیە تۆ کەشف نەبی وا دایکیان نەگەڕێیتەوە ئێستا بڕۆی نەبێ هەناری لێ بێت چی بکەین ئێمە کورە چاوی تۆش وەنەریش دەرەهات تۆ تۆسی هێواش بڕۆ دایکە توخوام ناڵەکەم دەری بسڕێ دەری بسڕێەوە تاکیدی تاکیدم لەو کار بسڕێەوە بەزە تو ناو نیشانی بزەبتم دە هیچم ناوێ باشە کوڕم بیخەم بە ئێستا ئەوکانە تەواوە تاکید بە ئێستا بچین لەردا بڕۆم ئەوکانە لەو کانە بسڕێ لە فرعی لەو فڕحی بسوڕ ئەو فرع کوڕمە فرع قەپاتە بڕۆ مادەم ئەواش دەگەی ئەبوو فرعدا بڕۆم دەبی دەبیتن بۆ فرعی بسڕێەوە دەست دەگەوێنەوێن دەر قالەمە کورۆتە بشاکە کورۆوا دەچنەوە مالێ ئێکو نەزانیەوە کورۆتەوەتەوەتە کاکە کورە لوکەشنی لایفیان لۆ ناردیمە لۆرکەشن چیا وەرە دەتەوەسەدانە لێدە تویش نازانی کوریستا چ بکە بۆ نەچنەوە مالێ چ بکە تەلەفۆنیشان تەلەفۆنش کە تەلەفۆنش تەلەفۆنشتانە دەکەم عیزیۆ لە کوری چاوەتاندا بەسای خۆت بە بەسای خۆت دا تۆ ئەو گۆشتەی لاوە بۆنە گۆشت دەمنی کوژ دەلای بە ئەو بۆنە ساردەی ئێستا کو بڕۆم هاوار مردم هەندە پێ درە پلانەر ئێستا هەبڕۆم یا هەبڕۆم پلانە بەسایدی خۆت بەهۆی دیسان بەسادی خۆم بڕۆم بەرە بەسایدی خۆت ئەو فرعە ئێستا کامە فڕع بڕۆم زانە ڕاست وەڕاست دۆسە پێ درم دەی کوڕم ئێستا کو بڕۆم ڕاست ڕاست بڕۆ بڕۆ کۆرانەی ئەتلو زووە ناڵێ چونکە پلانەر نەمزانی نەمزانی لە ناکاو بە بیرت دێتەوە ئەرێ وڵا قسەکە تەوا هەلە ناکە بێرین دێتەوە دایکە مەڕۆنە هەناری لێ بێت دایکە سابوونەکە شوقەکە فوتێ دایکە تووشی واللهی بەس دەکە دەیانگرم بەس بزانە چیان لێ دەکەم نانە ئەمانە نەکەی ئەمانە لۆ کوڕم لۆ مام سعدی بزانی تەورە پەرم دەکا مام سادی ئەو دوو ماڵی کو دەناسی يكون أنا سيدي وما دومار فقير أما بستعجب بزاني ترى هات شنو كتم دكا باشە کوڕم باشە ئێستا بەس ئەو لەو نیشانی ئەتو دەمدەی وای دایکە بەس دەبوو فریای کەوتین دایکە چی
كاينه سحلانه يا موال وش بخور راسك يجي كاين كره قرقويه امشو قنصوتا او خلق نصوتا هيا قري سحلانه قري كيف كاين مسلمانه التليفون سعدي سعدي كيان كودا وانغو تشينو مالي أر والله هاتي نوم الله أقرب كجنينوا هاي زري كلا كوني تساو تام بدا هي نوصلينا بس تصور ساعات خليشي خواردنينا امينني قترنا بيتن استمتعنا كما تو فانزا دينك تسامل لك متى انا قوانتا ولا لك وادما إذا تشيب كاين سعدي كان بتجمع نيش وقرينو بكجنينوا إذا تشيب كاين انت زانيتيا انغو مين قايدينا زي تبكن برونو كانتوري نانا كندوي ناني قولي بس ناو كندوي باشا سعدي كان إذا خو معنا شارينو روح امنتنا يا هوان كل هنا لو موضعي بزاني والله دم خلشيني كمان ماله كرو رو تنسو جاي كرونا مشاني دي ايه ده ورا خواردي قوشتك بدينا يا طالع بينا طالع برود كده لا أتمنى هو من برود كده بس خوا توني أخوي يتقتلنا في باشا باش خصيناك برود أمانة باش برودي بالهنا تخاف بالهنا دير دكية